خەڵکی لەسەر پەتی سیرات حاڵی چۆنە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت فناج مسلم هەیە بەسەر پردەکات تێ ئەپەڕێ پردی سیرات سەلامەت هیچی توش نەبووە، هیچ ناخۆشی و ناڕەحەتی و هەڵا و گەرمی دۆزەخی توش نەبووە، چونکە ئاوا سەیری خوارە دەکەی دۆزەخ و ئاگرە بڵێسەی دێ. ئەی برا چەند ترس ناکە، هەیە بە سەلامەتی ڕزگاری دەبێ. هەیشە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دڕکەکان و قولابەکانی پردی سیرات برینداریان کردووە، ناڕەحەتی زۆر توش بووە، گیانی هەمووی بریندار بووە، بەڵام لە کۆتایە ڕزگاری دەبێت. زۆر ناڕەحەتی دەبینێت چونکە گوناه و تاوانەکانت هۆکارێکن بۆی کە ئەو قولاب و دڕکانە بتگرێ و بریندارت کە و ئازارت بدە، بەڵام دوای ڕزگاری دەبێت بەهۆی برینەکانیشەوە هەر ڕزگاری دەبێت. بەڵام هەیشە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لەسەر پردی سیرات حەبس ئەکرێ، سجن ئەکرێ، بە هیچ جۆرێک پەڕینەوە نییە. ئەمانە کێن؟ کەسانێکن کۆمەڵە تاوانێکیان کردووە، یەکێک لەو تاوانانە کە ئەمڕۆ ناو خەڵکا زۆرە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک شتێ بداتە پاڵ کەسێک بەس بۆی ناشرینیکە، نەک بوختیان نا، یعنی باسی من دەکەی بەس بۆی ناشرینم کرد، ئاوای کرد تەنها مەبەست ناشرینکردنی منە، عیبدارکردنی منە، یا من مەبەستم عیبدارکردنی تۆیە. هەر کەسێک شتێ بداتە پاڵ کەسێک، تۆمەتێ بداتە پاڵی، شتێک بداتە پاڵی، قسەیە بداتە پاڵی، تەنها مەبەستی نیەتی دڵی ئەوە بێ ناشرینیکە و حەیای بەرێ، کەرامەتی بشکێنێ، لە ڕۆژی قیامەتە خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە حەبسی دەکا لەسەر پردی سیرات دەیوەستێنێ حەتا ڕزگاری دەبێ لە باجی ئەو گوناه و تاوانە. لەسەر پردی سیرات دەوەستێنێ ئیتر ئەبێ ئەو پیاوە یا ئەو ئافرەتێک کە قسەکەت بۆ کردو ناشرین و عیبدارت کردووە ئەبێ گەردنەدە ئازاکە، یات بەپێی ئەو گوناهەی کە کردوتە ئەو تۆمەت و قسە ناشرینە کە عیبداری ئینسانێکت پێ کردووە، ئەبێ بەپێی ئەوە گوناه و تاوانە باجەکەی بدەی لە چاکەکانی تۆ بڕوا بۆ ئەو، یاخود ئەبێ لەناو ئەو پردی سیراتەدا تەعزیب بچێژی، سزا بچێژی، هەتا لەو تاوانە پاکە بیتەوە، ئەمجار ڕێگات پێ درێ بچێتە ئەو بەری پردەکە. کەواتە ئاگاداری خۆت بە، کاتێک دەتەوێت من عیبدارکەی، من دەمێت تۆ عیبدارکەم، لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات پەڕینەوە نییە، حتا ڕزگارت نەبێ، حتا باجی ئەو تاوانت نەدەی، لەوانەشە باجەکەی ئەو ببڕێتە ناو دۆزەخ و دوای بگەڕێتەوە بۆ بەهەشت. کەواتە ئاگاداری خۆت بە پردی سیرات، ئەو پردەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەیە حەبس دەکرێ، هەیشە دەکەوێتە ناو ئاگری دۆزەخەوە، ئەوانە زۆرینەکانن. ئەوە نیە بەسەر پردی سیراتان بریندار بێ یاخود حەبس کرێ دوای ڕزگاری بێ، هەیە دەڕاتە خوارەوە بە لێشە و پەنا بەخوا خەڵکی بۆ ناو جەهەنەم دەکەوێتە خوارەوە. ئەمە حاڵی خەڵکی لە ناو پردی سیرات و سەر پردی سیرات و ئاگری دۆزەخە. کەواتە خۆت ئامادەکە، من عیبدار مەکە و منیش با تۆ عیبدار نەکەم، مەتەوێ عیبدارم کەی لەسەر پردی سیرات باجەکەی بە قورسی ئەدەی.